دونێ شەوێ تەلەفۆنم لۆ هات دەوری سەعات 9 بوو گوتیەوە برێ داکتوان زوو بگەنێ خوشکت لەژێر چاودێری چڕدایە وەزعی خراپەت بە دەرزی وی لێ هاتێ گوتم کو بۆ دەرزەکە گوتی نازام دەرزی ئینتیهابم لێدایە ئینتیهابی بووە دەرزەکە لێی درایە کە لێی درایە على اساس عساسەی پێگرتیە و ئەنی پێ لە هۆش خۆی چووە و قەربی ئەنی سۆر هەرگەڕایە و دەستی سوڕایە و چاوی قەپاتە چاوی هیچ نابین ینی ئەو برام گەیشتێ سەرەتا برام دیتیتی کە خوشکم چ بووە و کو بووە ئادەسەکە بەس ئەمن ئێستا بە دوواداچوونم کردیا کە لە دو ئەوەی کە دەمەوێت سکاڵات تۆمار بکەم و لە حەقی خوشکەکەم خۆش ناوێن خوشکەکەم لە ژێر چاودێری چڕە لە شەوێوە ینی شەوێش بە منیان گوتیا ئەمەلی چابوونەوەی زۆر کەمە چونکە وەزعی تەواو تێکچۆ خراپە لەین عاشی هەتا هەناسەشی نایە لە ئەوەی سناعیە هەناسەکەی دەدا و بە دوواداچوونم کرد بیداەتی بمارەکە گوتیان ئەوەیە ئافرەتێک دەرزی لێدا چوویمە شاوێسی کە پاش سکاڵایەکە گوتمە یادە دەمەوێت ناوی سیانی وەرگرم بزانم چیە دەرزەکە لێدا لەوێ دەرێن وەڵا ئافرەت نییە پیاوە بۆ ئەو کەسەی دەرزی لێدا تا ئێستا لۆمان ڕوون نەبوویتەوە ئەو کەسە چێە و ئەو معاونتبێت چییە و شەهادەی چی هەیە و کە ئەو دەرزەی لە خوشکمدا دەرزیەکە چیە تا ئێستا دیار نییە دکتۆرەکانیش دەرێن ئەمە نازانین بزەبەت چ دەرزیەکە لەو ئافرەتەی درایە کە پێ ئەوها وەزعی تێک چووە.